شاچی نێتەوەری یەکەمی بەرنامەکەمان دەستکەوتێکی تر و شانازیەکی تر ئەچێتە سەر دەستکەوت و شانازیەکانی یانەی وەرزشی پێشمەرگا کە ئەویش بەشی شەترەنجیان یانەی شەترەنجی یانەی وەرزشی پێشمەرگە کە بەشدار بوون لە پاڵەوانەتی یانەکانی شەترەنجی عەرەبیا کە توانیان پلەیەکی زۆر باش و سەرکەوتنێکی زۆر باش شانازیەکی زۆر باش بەدەست بێنن بۆ هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا بۆ عێراقیش کە ئەمە یەکەمین جارە ئەو ئاستە بەدەست بێن. ئێمە باسی ئاستەکە ناکەین، باسی پلەکە ناکەین، باخۆیان باسی بکەن، باسی سەرکەوتنەکەیان بکەن و باسی بەشداریکردنیان لە پاڵەوانێتەکەیان بکەن. بەشداربووانی بەڕێزی بەرنامەکەمان ئەمڕۆ زۆر بەڕێزان ئەسەد ئیسماعیل سەرپەرشتیاری بەشی شەترەنجی یانی وەرزشی پێشمەرگە زۆر بەخێربێ سڵاوتان لێبێت. کاک زۆزک سەلاح کاپتنی تیمەکەیە سڵاوت لێبێ و بەخێر بن. کاک ئەحمەد جەزا، کاک ئاکار عەلی، کاک ئاریان عەلی سڵاوتان لێبێ و بەخێر بن کەوانیش بەشدار بوون لە پاڵەوانێتەکەیە. پیرۆزباییتان لەکەین بە هیوای سەرکەوتنی زیاتر بە هیوای بەدەستهێنانی خەڵاتی زۆر باشتر خەڵاتی زۆر باشتان بەدەستهێناوە. کاک ئەسعەد باسێکی پاڵەوانێتەکەمان بۆ بکەیت. بەمایکەکە باش زۆر سپاس بۆ ئەم چاو پێکەوتنە سپاس بینەرانی ئازیزەکەین. ئێمە لێرە سپاسی هەموو لایەکەین بە تایبەتی بڵێن کاک شێخ جەعفەرەکەین کە سۆرەکی یانی پێشمەرگەیە لەگەڵ حاکم مەحموود جێگری سەرۆک و ئەندامانی دەستەی بەڕێوەبردن و بەڕێز مامۆستا ئارزووەکەین کە لێبەسەراوی لوژنی باڵای وەرزشیەکیتی شمانی کوردستان کە هاوکار و تیپەکە بووین لەم پاڵەوانێتیە چونکە بەجددی ئەم پاڵەوانێتیە مەسرەفی زۆری ویست بە هاوکاری هەموو لایەک توانیمان بەشدار بین. بەندە وەکو سەرپەرشتیاری تیپەکە بوو سەرۆکی شان بوو لەگەڵ 5 جاریزانی پاڵەوانی یەک لە یەک باشتر لە کاکە زۆزکەوە کە پاڵەوانی عێراقی پێشوو لەگەڵ کاکە ئەحمەد پاڵەوانی عەرەبە لە لاوان لەگەڵ کاکە ئاکار و کاکە ئاریان هەردووچیان ئەندامی هەڵبژاردەی عێراقن زایدەنەوە یاریزانی چیکەمان هەبوو لە دەروی شاری سلێمانی بوو ئەویشیانی هەڵبژاردەی عێراقا. ئەوەی کە جێ دڵخۆشی ئێمەیە بڵین پاڵەوانێتیەکە ئێمە پێشتر بەشداریمان کردووە لە 2009 ئاخر پاڵەوانێتی بەشداریمان کرد توانیمان پلی پێنجەم بەدەستبێنین بەس ئێستا ئاستی یاریزانەکەمان زۆر لە چاوجاران بەس بووە و باشتریش بووە توانیمان لەو پاڵەوانێتی بەشدار بین حوتیاری ئەنجام بدەین هەر حوتی بردنەوە کە جێ دڵخۆشی بەندەیە ئەو کە بڵێن ئێمە مێزەکان 4 مێزیاریانە کرد زۆر یاریکاریمانە کرد لەگەڵ یانیکانی کە یاریزانەکەمان 3 خاڵیان بەدەست هێناوە تر خۆی دوونی و بەدەستبێنی براویت لەگەڵ یاریزانەکانی ڕقم 4 یاریەکەی تاوا کرد نایە کە بڵێ ئەمە تر تاوا بردمانەوە حەزیە کرد هەر بردنەوەکە لە سایاسە بێت دەستان خۆش بێ سەرکەوتوو بن. مایکەکە ئەزیانە بەبێ کاک زۆزک سڵاو لەبێت بەڕێستان وەکو کاپتنی تیمەکە باسێکی ئەکرێ بڵین جەنگ ئەکرێ بڵێن ئەو پێشمەرگە ئاسا بەشدار بوون لەم جەنگەیە لە ئەم پاڵەوانێتیە گەورەیە و توانیتان پلەیەکی زۆر باش بەدەست بێنن. باسی پاڵەوانێتیەکە بکەی بەڕێستان وەکو کاپتنی تیمەکە. زۆر سپاس بۆ پێشوازیەتان. ئێمە بەشداریمان لەو پاڵەوانێتیە کرد وەکو یانی پێشمەرگە لە شاری مەسقەت و لە وڵاتی عمان بەشداری و پاڵەوانێتیە کە پێکهاتوو لە 7 وڵاتی عەرەبی بەشداری کردو لەسەر ئەسپدە نادی. ئێمە وەکو نادی پێشمەرگە بەشداریمان کرد کە حەویاریمان کرد هەر حەویاریەکەمان بردەوە کە ئەمە ئاستێکی وابزان هیچ ساڵێ شتە نەبوو کە هەر نادێ بێت یەکەم هەر حەویاریەکە بەرێتەوە کە ئەمە ڕیکۆردێکی زۆر باشە باوەڕ ناکەم یانی شتێکی وا دووبارە بێتەوە هەج نادێ بچێ و ئەنجامە بەدەست بێنێتەوە. جاوکو نادیەکانیش نادی ئەبوزەبی بەشداری کردووەیەکێ بوو لە نادیە کۆنەکانی شاری ئیمارات نادی شاریخا بە یاریزانی محتەریفەوە بەشداریان کردو. ئێمە تاکە نادی بوو کە هەموو یاریزانەکان عێراقی بوو حتا نادی سووریا کە نادی بەڕێدەی سووریا بوو ئەویش محتەریفی هێنا یەشی لە یاریزان بەخۆتەکانی یەمەنی هێنا بوو. نادی یەمەن یەکێ بوو لە نادیە باشەکان کە سێمی چوارەمی پاڵەوانێتیەکە بوو وابزانم ئێمە چوار و هیچ لێمان بردنەوە یەشێ بوو لە ئەنجامە باشەکان کە لەو نادیە باشە یەمەنمان بردەوە. بەڕاستی یاریزانەکان لە هەموو یان لە تاقەی خۆیان زیاتر پێشکەش کرد بۆیە ئەنجامەکەمان زۆر باش و پلەیەکەمان بەدەستێنا. دەستە خۆش بێت بەڕاستان کاک زۆزک سەلاح کاپتنی تیمەکە دووبارە پیرۆزباییتان لەکەین. نەچین لە لای یەکێک لە یاریزانەکان یەک لە بەشداربووەکان کاک ئەحمەد جەزا بەڕێستان بەشدار بوون لە ئەم پاڵەوانێتیەیە باسێکی یاریەکانی خۆتمان بۆ بکەی کە لە پاڵەوانێتیەکەیە توانیت سەرکەوتنی تیا بەدەست بێنیت. سەرەتا سواز بۆ کەناڵی کورسات کە دەرفەتی پێین باوەچێن پاڵەوانێتەکەین و پیرۆزباییمان لێ بکەن. زۆر سپاس بۆ یانی وەرزشی پێشمەرگە و شێخ جەعفەریش کە واریان بۆ ڕخسانی بەشداری بکەین لە پاڵەوانێتی یانەکانی عەرەبی کە وەکو پێشتر باسییان کرد جەمال نادیەکە پێشتر بەشداری لەم پاڵەوانێتیە کرد و وەڵام من وەکو خۆم
یەکەم جارم بوو وەکو یاریزان لە ینی پێشمەکە بەژای لەو پاڵانێتی بکەم خۆشبەختانە توانیشم کە یەکێکم لە بەشداربەکان کە پلەکەم بەدەستبێن لە مێژوویانەکە و کوردستان و عێراقیش هەڵبەت وەکو کاک زۆزێک باسی کرد ینی چەندین ینی بەهێز هەبوونی کێکراوانە کە وڵاتی ئیمارات بەدوو ینی زۆر بەهێز بەشداریان کرد کاریزانی ئاسبەرجی جیهانیانێ نابوو هەروە خۆم لە کۆی حەویارەکە چواریانە ئەنجامە 3 خاڵونی و توانین بەدەست بێنم ئەو خاڵش لەگەڵ یەکێک لە یاریزانە هەرە گەورەکان یای شەتڵ کە بڕوانامی گرامەستەری هێتوانین تعادوی لەگەڵا بکەم کە ئەنجامێکی گەورە و مێژوویە بۆ من هیوادارین ینی پێشمەگە هەمدەم هاوکارمان بێ و دەرفەتی زیاتمە بۆ ڕێخسێک لە پاڵۆنتیەکانی داهاتووشا بەشداری بکەین ئینشاءڵڵا. کاک ئاکار بەڕێزی شت کاکار علیش بە هەمان شێوە بەشدار بووە لە پاڵەنتیەکەیە. سڵاوتان لێبێت سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم بەنسبەت پاڵەوانێتیەکە من بە شێوەیەکی کە بەڕاستی لێگانەوەی بۆکەم بێجگەل لەوەی کە لەسەر ئاستی نادیەکان توانیمان پلەی یەکەم بەدەستبێنین هەروەها لەسەر ئاستی بۆردەکانیش کە هەر کەسە و لە بۆردی خۆی یاریە کرد توانیمان لەویاشە لە 3 بۆردا پلەی یەکەم بەدەستبێنین و تەنانەت ئەکرا کاک ئەحمەدیش یەکەم بێت لە بۆردی خۆیان بەڵام بەس لەبەرەوەی ڕێژەی یاسایی یاریکردنی لە پاڵوانێتەکە تاو نەکرده بوو لەبەر ئەو هۆکارە بوو ئەگەر ناوی زۆر بەس لە ڕێژەی یاسایی چیە تاوی نەکرده بوو عادەتەن لە بۆتوڵاتە یاریزانە بێت لە 160 یاریەکان بکات ئەم تقریبان کەمێک لە 160 کەمتر بوو بەو هۆکارە وای کرد کە نەچێتە ناو کێبڕچەی مەدالیا لەسەر ئاستی بۆردەکان ئەگەر بچواتە ناوی بە دڵنیایی و ئەویش پلەی یەکەم یان پلەی دومی بەدەستێنا و هەروە کاک زۆزگیش لەوەی کە ئەو زۆر نزیک بوو لە پلەی یەکەم لەسەر ئاستی بۆردەکەی خۆی بەڵام بە هۆکاریەوەی کە یاری ئەخیری دۆڕاند مەدالای برۆنزی بەدەستێنا ئیشەڵا بۆ جارەکانی کە هیوای سەرکەوتن بۆ خۆم و بۆ نادیەکە و بۆ هەموو لایەکە خوازم ئینشاءڵڵا کە بەردەوام بێم سەرکەوتمانەوە. کاک ئاریان عەلی ڕێزت پێمان بڵێ من کاتێ سەیری خاڵەکانم ئەکرد لە یەکێ لە یارەکان ئەڵێ 3.5 خاڵەکانە وایە 3.5 بەڵێ براوەتە ئەمە یانی چی؟ ئەمە لەبەرەوەی لە پاڵەوانتی یانەکانە 4 مێز بەرامبەر 4 مێز بەژاریەکەن ئەو کاتە توانین 2.5 بێنی بە 1.5 ئەوە براوەی 2 بە 2 یەکسان بوونە 3.5 ئەوە نەتیجەیەکی زۆر باشە کە تۆ بە 3.5 بەنیو لە یانێک بەریتەوە ئەم 3.5 چێم خاڵە چۆن بەدەست ینی 3 مێزی بردوێتیەوە و 1 مێزی تەعادولە ئەوە بێتە 3.5 ئێمە 3-4 یاریشمان بە 4 بە 0 بردمانەوە بۆیە وەکو کاک زۆزک وتی ئەنجامەکە تەنانەت ئەوە نەبوو ینی ئەمە تەنها یەکەم بووین بەڵام بردنەوەیەکی ساحق بوو ینی بردنەوەیەک بوو کە قورسە دووبارە بێتەوە لەبەرەوەی هەر حەوت یاریەکەمان بردەوە 3 میدالیەی زێڕین لەسەر مێزەکانمان بەدەستێنا و 1 میدالیە برۆنزیشمان بەدەستێنا لەسەر ئاستی تاکەکانش ینی زاڵ بووین بەسەر بتوڵەکە بۆیە بە هەموو جۆرێک ئەنجامێکی مێژوویی بوو ئێمە سوپاسی ینی پێشمەرگەشەکەین کە سقەی تەواوی بە ئێمە بەخشیش زەختێک ناخاتە سەر ئێمە لە کاتی یاریە زۆر سپاسی یەکەین ئەوەش ئەکید هۆکارێکە کە ئێمە ئەنجامێکی وا باش بەدەست بێنین ئینشاءڵڵا بەردەوام بن. مامۆستا ئەسعەد بەڕێزت کاتێککە ئێوە ئەم سەرکەوتنەتان بەدەستهێنا زۆر پێشوازی کرا زۆر دەستخۆشیتان لێکرا تەنانەت کاتێ من دەستخۆشیەکان مەبینی ئەمبنی سەرۆکی لیژنەی دادوەران یان داوەرانی یەکێتی شەترەنجی ئاسیا دەستخۆشی لە ئێوە کردووە. ئەم هەموو دەستخۆشیکردنەوە بووە کە پاڵپشتی کەرتان بێت هاندەرتان بێت ڕێخۆشکەری ڕێگەکەتان بێت بۆی کێشەڵڵا بەردەوام بن گربانکەکە یەک تۆز ئەنجامێکی بڵین هەتا بڵێ یعنی تاکە لە عێراقا ئێمەش وەکو یاریزانی بڵین هەر هەمووی کووردە بێژگە لە یاریزانە عەرەبە نەبێت یعنی من هەر لەو ڕۆژەی کە بڵین بەشی شڵەنج ینی پێشمەرگە دروست بووە هەر حەزم کردو یاریزانی خۆماڵی بێت یعنی ئێستا زۆر جار بەغایان لە یانەکان یان شارەکانی بڵین عێراق پیان ناخۆشە ینی پێشمەرگە هەر خەڵکی سلێمانی بێت تر لەبەرەوە کە جێ دڵخۆشیە تۆ لەسەر یاریزانی خۆت و لەسەر بڵین گەنجەکانی خۆمان ئیشمان کردووە کە بتوان ئەنجامی باش و باشتر بەدەستێن بەڵام کاتێک هاتنەوە زۆر پێشوازی گەرمتان لێکرا هەر لە بەغا بەڵێ بەدڵنیایەوە چونکە مەبەست ڕاستە کێشەیان زۆر بوو لەگەڵەوەی کە کورد سەرکەوتوو بێ بەڵام بڵین چالاکێک وەکو ئەنجامێک بەخاستا خۆی بەخاوەن نێزانێ چونکە لە مێژووی عێراقا ئەوە دروست نەبووە یعنی چەند جار بڵین تیپەکانی بەغا کە بەشداریان کردو بە یاریزانی محتەریفە ئەنجامیان بەدەست نەهانێت بەس ئێمە هەر هەمووی
بڵێ وەکو کاکە زۆزک وتی کورد و تاکەیەکی عەرەب نەبێ هەرمووی عێراقیە یعنی چەندین یانەی عەرەب محتەرفی هانیە من اعتمادم هەر لەسەر خۆماڵیە دەستە خۆش مامۆستاکان کاک زۆزک بەڕێستان ینی وەرزشی پێشمەرگە بەردەوامە لە بەدەسێنانی سەرکەوتن و بەدەسێنانی نازنا و شانازیەکان ئەم هەموو سەرکەوتنی ینی وەرزشی پێشمەرگە بێگومان پێویستی بە پاڵپشتێکی باشە ئەم پاڵپشتی ئەکرێت لە تەواوی یاریەکانە سەرکەوتن بەدەسێنێ ینی وەرزشی پێشمەرگە ینی لەسەر ئاسی نەکەر شەترەنج لەسەر ئاسی هەموو یاریەکانی کە نەتیجەی زۆر باشە ئەمەش ئەگرێتەوە بۆ ئیدارەی نادی کە ینی ئیدارەکە زۆر بەباشی پارێزگاری لە نازناوەکان ئەکات و هەوڵ بۆیە بۆ پلەکانی پێشەوە ئێمە زۆر سپاسیان نەکەین ئێمەش شانازیتان پێواکەین دەستان خۆش بێت کاک ئەحمەد باسێکی یاریەکانمان بۆ بکەیت یاریەکان خاڵ وەرگرتن تەنها لەسەر بردنەوەیە یان یاری شەترەنج ژۆک و یاریەکانی تر فاوڵیتایە کۆمەڵێک شتیتایە کە خاڵەکان لێکەمەکاتەوە بەڵێ وەکو جەماعەتیش باسییان کرد ئێمە پاڵانتەکەمان 4 بردوو باشە کە دووتی بێکەوارەکەن تۆ لە دوونی و بۆ سەرەوە بێنی براویت واتە هەر برنەوەی خاڵەکە و هەرێک سامونێک شنی و خاڵە بەم شێوەیە تۆ برنەوەکان بەدەستێنی بەڵام وەکو خودی خۆشت ڕیتینگێک هەیە پێرفۆرمانسێکە بە برنەوە دەرەجەکەت بەرزێتەوە ڕیتینگە ئاستی تۆ دیارەکە تا بەرزتر بێ واتە ئاستت بەرزترە لە نێوان دوو یاریزانی شەترەنجا کاتێکدا ئەنرێت لە هەر جوڵەیەکە کاتەکە بێت دەست پێ بنی ئەو کاتە چییە گەر باسی کاتەکەمە کاتژمێرێکە لە هەموو یاریەکانە هەیە کە سێ جۆرایی شەترەنجێک کلاسیک ڕاپید و بلیت ئەو پاڵانتیان بەشداریمان کرد یاری کلاسی بوو کە پێگاتەوە لە سەعات و نیوەک بۆ یاریەکە و سی چرکە بۆ هەر جوڵێک واتە تۆ کامل کە دەست پێەکەی سەعات و نیوەکە تێ خۆت لەگەڵ هەر جوڵیەکان جامی سی چرکەت بۆ گەڕێتەوە باشە سەعات و نیوەکدا ئەنیشید ئەویش ئیشی فکر و زەهن زۆر هیلاکە دەکەوایە ئێوە بیرکەنەوە کە ساعت نیوە زۆرە بەڵام بە زۆر کات ئەو یاریانە 4 بۆ 5 ساعتمان پێچێکە ڕەنگە ساعت و نیوەکە کەمیش بێ کاتێک کە تۆ کارێک بیرکردنەوەی پێویستە بنیام زۆر هیلاکترە بێبایە چون تۆ بێ پێشبینی بکە بۆ جوڵی داهاتوی بەرامبەرەکەت و هەموو ئەمانە چەند یەک جوڵی داهاتوو بەڵکو بیل لە چەندین جوڵی داهاتوەکەیتەوە سەرجار بۆ من بۆ لاینێک 50 دقیقە بیرم کردوێتەوە کە ئەمەش کاتێکی زۆری بێگومان تەمرینکردنێکی زۆریە کە ئەما بێ ڕۆژانە بەردەوام بی لەگەڵیاو بێگومان لە سەری خۆتە کاتێک ئەجوڵیت ئاڵەسی ئەتوانی قاوە شتێک بخۆیتەوە ئیسراحەتی خۆی لە وتەیە وەرەگری ئەوەیە وەڵڵا باشە بنیام کاتە هەر مجالی ئیسراحەت و پشوویەک هەیە هەر نەبێت تازی قاچی ئەشکێ جا کاک ئاکار بەڕێزت پێمان بڵێ کاک ئەحمەد باسی ئەوەی کرد بۆ خودی یاریزانەکەش باشە ئەو خاڵانەی بەدەستی ئەهێنێت و ئاستی بەرز ئەکاتەوە لە شەترەنج وا هەیە کە بۆ نمونە چۆن لە کاراتێ بە پشتێنەکان کە ئەیگریت ڕەنگی پشتێنەکە نیشانەیە تۆ چەندێک ئەزمونت هەیە چەندێک یاریت هەبووە وا هەیە لە شەترەنج بۆ نمونە نازناوێک بێت ئێستا هەر بەو شێوەیە نیشانەیەک هێمایەک هەبێت کە نیشان بێت تۆ لە چ ئاستێکە یان ئاستبندی هەیە بەڵێ لە شەترەنجا 4 لەقەبی سەرەکیمان هەیە کە لە کاندید ماستەرەوە دەست پێکات هەتاوەکو گران ماستەر آخر تایتڵی یاریزانی بەقوتە کاندید ماستەر چیتر ئەو دوانێت کاندید ماستەر فیدا ماستەر ئینتەرناشنال ماستەر گران ماستەر ئەمانە چۆن ئاستیان بەرزەبێتەوە یان ئەم لەقەبانە هەندێکیان ئەتوانیت بە تەصنیفی بگەیت هەندێکیان ئەتوانی بە بەتوڵە بەدەستی بێنی و هەندێکیشیان طبعا ئێستا قانون لە شەرقی ئەوسەط و بەتایبەتیش لە وڵاتانی عەرەبی لە بوتوڵی عەرەباوایان کردووە کە بەرزترین تایتڵە گەر بتوانین پلەی یەکەم بەدەست بێنی لەسەر ئاستی پێشکەوتوانی لەسەر ئاستی گەورە بۆ پیاوان بتوانی تایتڵی گران ماستەر بەدەست بێنی بەڵام پێشتر بە نۆرم ئەگەیشت هەر بەتوڵەیەک ئەبووە یاریت بکردایە لە بەتوڵەکە بتوانایە لە 166 بەرەوسەر بێنیت و هەروەها یاریت لەگەڵ چەندین یاریزانە بکردا کە نازناوی گران ماستەریە بووە بە کەمترینیان 3 کەس بوو کە بووە لە بەتوڵەکە یاریت لەگە 3 گران ماستەر بکردا و بەلایانی کەم یەک خاڵ و نیوت بەدەست بێنایە و پێرفۆرمانسی داواکرا و کە قووەتی ئەدایی یاریزانەکەی لە بەتوڵەکەیە وای ئەکرد کە جەنابەت نۆرمێ بەدەست بێنی بۆ بەتوڵێکی کە بە هەمان شێ وایە 3 نۆرم بەدەست بێنی زائیدەن ڕیتینگت بگاتە 2500 بەرەوسەر 2500 و 500 بەرەوسەر ئەو کاتە لەقەبی گران ماستەرەکە ئێستا ئێوە ماشەڵڵاتان لە بەم هەمووە سەرکەوتوون وەکو پلە وەکو لەقەبەکان چۆنن من حاليا فدا ماسترم وكاغا احمديش انترناشنال ماسترا اما يكا لا باشيا كان كلولاتاني عربيه اويا ك
کاراسانیە کراوە بۆ ئەوەی ئەو لەقەبانە لە جیاتی بەوەی بە بەتوڵاتێکی زۆر و بە ئاستێکی ئەبێ زۆر زۆر بەرزت هەبێ بەڕاستی ئەنجا بەدەستی بێنی خۆشبەختانەوەیان لێ کردووە کە ئەگەر بتوانی پاڵەوانێتی عەرەب بیت لەسەر ئاستی تەمەنەکان لە خوار 20 ساڵ و پاڵەوان بیت ئینتەرناشناڵ ماستەر وەرەگری کە کاک ئەحمەد توانی پلەی یەکەم بەدەست بێنێت و لەسەر ئاستی هەموو عەرەبیش گەورەکان ئەگەر بتوانی یەکەم بیت گران ماستەر بەدەستێنی خۆشبەختانەوە زۆر زۆر باشە و هەمووشان هەتاکو بڕوە ئاستان بەرزتر ئینشاءڵڵا زۆر کاگەریان باسی کە ڕاهێنانی یاریەکەمان بۆ بکەیتەوە چۆن ڕاهێنانەکەن ڕاهێنان تەنیا یاریکردنە و بێگومان کە یاریشکرد پێویستە بە یاریزانی بەرامبەر هەیە پرسایەکی جوانە بەڵام خەڵک نازانێت قورسی ڕاهێنان یان تەمرینکردن لە شەترەنج بۆ یاریزانش حتا ئەگەر بە خەڵکێک بڵێ کە مەسەن کەم لە شەترەنج دەزانن وازان شەترەنج تەمرینکردن بە یاریکردنە بەڵام خۆی وان نییە بە کتێبی زۆرمان هەیە ئێمە سۆرسی زۆرمان هەیە مەسادر و چاوگی زۆرمان هەیە لە ڕووی شەترەنجەوە شەترەنج هەر لە ناو خۆیان جیهانێکی تەواوە یعنی سەرەتای ئۆپنینگی پێوترێ میدڵ گەیم ئۆپنینگەکە تۆ دەبێت تەحزیرێکی تەواوت کردبێ بە تایبەت پێشەوەی بڕۆیتە بتوڵە هەفتەیە دوو هەفتە تۆ دەبێت مراجعی هەموو ئۆپنینگەکان بکەی هەمووی چاک لە بەری کەیان لێی تێبگەی لەبەرەکان بۆ ئۆپنینگ بۆ ئۆپنینگەکە باست کرد ئەبێت دووبارەکردنەوەیەکتان هەبێ بەسەر بابەتەکە ناڕە چی ئەبێ لە بیرتان بێتەوە خەڵکەیە مەسەن ئێستا تاوان کۆمپیوتەری شەترەنج هاتووە دنیای گۆڕیوە جاران هەمووی تێبا بوو کە توانێت بە کۆمپیوتەر تەمرین بکە طبعا هەر یاریزان کوڕپیتۆرێکی خۆی هەیە چۆن بڵێ ئۆپنینگێکی خۆی هەیە چەکێکی خۆی هەیە دەبێت دایمە تیژیکە دایمەن بگەڕێتەوە بەسەریا و دایمە جوڵەی تازە بدۆزێتەوە و دایمەن مفاجعەی پێبێ و ئەوە بەس جارێ لە ئۆپنینگە بێجگەلەوەی تۆ دەبێت میدڵگەیمەکە خۆت جارێتر تەمرین کەیت و جارێکتر بیتەوە تایم ئێند گەیم دەبێت دراسی بکەیت و یعنی لانێت هەر لە وەرزشەکان نەبی زۆر لەو ئوستاڵەحانەیە کە بوتت کەسەکان تێنەگەن بەڵام وا هەیە لە شەترەنجە کەسێک بە یەکێک لە داشەکان زۆر یاری زۆرتر کابوون بە فیلەکەی بە ئەسبەکەی بە قەڵاکەی ینی کەمێ ئەفزەڵێت بۆ نمونە بەوە ئستایلی خۆی دۆزیێتەوە خۆی یاریزانی تەواو دەبێت بزانێ بە هەموو یاریکە و دەبێت بزانین لە چ کاتێکە کامیان باشترە بیەڵێتەوە کامیان خراپترە بەڵام یعنی حەزێکی بچووک هەیە لە هەموو یاریزانێک بۆ داشێک زیاتر لە داشێکی تر بەڵام ئەوە معنایەوە نییە بەرم نە کاک ئاریان لە چ جۆڵێکە جەناب زۆر زۆر بەناوبانگی خۆی کە ئەوەن یاریزان تایپی یاریزان چۆنە تایپی یاریزان لەوەیانی حەزی لە چ داشێکە نەداش هەر بەگشتی بەچی بۆ نمونە یاریکردنی چۆنە مەسەر هەیە هجومیە هەیە دیفاعیە هەیە پۆزیشناڵە هەیە زۆر چۆن بڵێ مغامەرە ئەکا ئێستا جەناب چۆنی لە چوارەکە بەناوبانگم بۆی کەمێ شەڕانیم خۆت لە پاڵ ئەم وەرزشای وەرزش تریشەکەی ملاکە مشتم کردووە دیارە لە جسمەکە کاگەریان بەچی یاریکی شترەنجان ئەم یاریزانە جیاوازە طبعا بەستایلی طبعا هەر ئۆپنینگ هەڵبژاردنەکەی لە سەرەتاوە دیارەکە ئەمە چ تایپێکە لە یاریزان بێجگەلەوە چۆن مدڵگەیم یاریەکە چۆن ناوڕاستی یاریەکە ئایا داشەکانی دانێ بۆ هجوومکردن بەسەر مەلک ئایا چۆن بڵێ مەلیکی خۆی بەرگری لە مەلیکی خۆیەکە زیاتر شوێنەکانی داشەکانی چاکەکاتەوە هەمووی تایپی جیاواز یاریزانە یعنی شخصیت یاریزان جا دەرەکەوێت لە جۆری یاریکردنی باشە مامۆستا ئەت بەڕێزت پێمان بڵێ ئیشەڵڵا پاڵەوانێتی تر بەدەستانەوە هەیە خۆتان ئامادەکەن بۆ هەنگاوێکی نوێی ئیشەڵڵا ئازیێت کێشی ئەڵێ ئیشەڵڵا پاڵەوانێتیەکی تر هەنگاوێکی تر هەیە بەدەستانە بۆی کە هەنگاوەکانتان هەوڵەکانتان چڕ کرد دەبێتەوە خۆتانی وامادەکەن 2024 چالەکەەکان تاوا بوو تر وەکو عێراق بیان وەکو عەرەبی یان وەکو ئاسیاتر بۆ ئایندە بۆ ساڵی 25 بەتەماین لە دەوری عێراقیە بەشدار بین لەگەڵ ئەگەر ئەنجامدرا یانەکانی عەرەبە بە دڵنیایەوە ئێمە خاوەن نازناوەکەین هەرە بێ بەشداریین بە هاوکاری هەموو لایە بە تایبەتی ینی پێشمەرێ مامۆستا ئاسعەد بەڕێستان ناوبژیوانی پاڵەوانێتیەکە بوون ناوبژیوانی سەرەکی پاڵەوانێتیەکە بوون کاری ناوبژیوانی لە پاڵەوانێتی شەترەنجا چییە؟ کارەکەی خۆی چەندین کاری هەیە یەکێکیان بڵێن ئیش لەسەر کۆمپیوتەرەکەین ئێمە بڵێن ئەنجامدانی یاریەکان بەپێی سیستمی کۆمپیوتەر ڕابەڕێەوە یعنی وەکو قورعی نییە بڵێن تیپەکە قورعیان بۆ بکەیت و هەڵی بژێری داوە لە
تویەکەیان شتە بێ سیستمی کۆمپیوتەرمان هەبێ بێژگەلەوەش لە کاتی یاریەکانە بێت چاودێری بۆردەکان کەیت احتیمالە جاریوە کێشەی یاریزانمان ئەبێت کێشەی سەعاتمان ئەبێت جاریوە یاریزان گلەکە دەڵێمە چۆت دەرەوە لەوە چە قسە لەگەڵ یەشێ بکات چونکە ئێمە لای ئێمە غش هەیە ئەو غەشە چۆنە ئەو غەشە چۆنی سا بڵێن منەچمە لایەکی لە یاریزانەکانی خۆم شتی پێڵێن ئەمە خاڵی کەش هەیە سیستمی بڵین ئەلکترۆنی هەیە جاریوە بڵین وەکو جەناب هەدفۆنە خەمە گوێمە یان بلوتوزیە خەمە گوێ یاریزانەکەەوە منیش بە شتێکەوە هاوکاری یەکەم یانتر جاریوە لە دەرەوەی هۆڵەکە کۆمپیوتەرێ مۆبایلێ دانێت ئەتوانێت استفادە لەوە بکە بەس ئێمە چاودێری ئەو هشتانەکەین کە بە هیچ جۆرە ڕوو کەواتە یاریزانەکە کە چۆن ناو یاریکردنەوە سەعاتونی وێکە یان زیاترە نابێت لەگەڵ کەسی ترا قسە بکات باڵە بە دڵنیا هەر قسێ بکات غەشە تر عقوبە ئەدرێ ئەڕۆڵا عقوبەکەی چییە؟ عقوبەکەی یەکەم جار بڵین 2 دقەی یەکەمەکەی ئەگەر زانیمان دووبارەکەیتە دۆڕانیت زانیمان دووباریکردەوە دەرەکرد لە خولەکەی ڤارشتان پێویستە بێ؟ جان ڤار ڤیدیۆ چەکتان پێویستە بێت؟ نا باوەڕ ناکەم ئەو کاتە ئێمە بڵین ناوبیژوانەکان زیاترن ئەو کاتە ئەزانی بێژگە لەوەشە بێ هەر ناوبیژوانە بێ باگراوند یاریزانەکان بزانێ زا بۆ نمونە بڵین لەسەر ئاستی عێراق من هەموو یاریزانەکان زانم کێ باشە کێ مشاغبە کێ ئەملا ئەولا هەیە بۆی کە زیاتر چاودێری بکەن بڵین تقریبا پێش چەندین ساڵ لە ینی خازاد من سەرپەرشتی بتوڵەکەمە کرد یەکێ لە یاریزانەکان غەشی کرد غەشەکەی چی بوو؟ بە حسابی خۆی یاریزانەکەی بەرامبەری ئەو داشی جوڵانوە منیش لەکوێم پرسی لەکە لەوێ بوون کەس قسەی نەکرد لە یاریزانەکانی ئەولا لە حەکەمەکانی ئەولا کەس خۆی نەکرد بە خاوەنی وتم کاکە ئەو کامێرەم بۆ داگرسێنە کاتە پێویستان جارجارە بە ڤیدیۆ چەک و بەڤارەوە نابێت قانونی نییە بەس وەکو یاسا تا ئێستا ئێمەشمان لەسەر نەکردووە بەڵام بۆ هەندێک حاڵەت ناچاری هەوڵم ما کە سیفادە لەو خاڵە بکەم چونکە کەس بڕیاری نایە هەستیش مەکرد ئەو کەسە ڕازگۆ نییە ئەوانی کە لێوێشن ناسیایی ئەو بوون حەزیان ناکرد قسە بکەن ویستم شی حاڵەتەکە بکەن وتن زەحمەت نەبێت کامێرەکەم بۆ داگرسێنن بەس پێش کامێرەکە داگرسێنن پێم وتم ئەگەر دەستی ئاوا جوڵا بێت ئەوە تەواو ئەگەر بەوەی تریشان جوڵا بێت ئاوایە و ئاواتر پیشانممان جۆرەکە کە چوینە بڵین هۆڵەکە کامێرەکانمان داگرسان قسەکەی من سەریگرد دوایی کردیان لە گۆڤارەکەی خۆیان نادان بەزانیانی خانزاد یەکەم جارە لە ڕێی کامێرە و شت دۆزرێتەوە هەر سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئەوەی کە واتان کرد دڵی کوردان بەهۆی ئەم دەستکەوتی ئێوە جارێکی ترخۆش سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ شانازیتان پێوەکەین دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتنی زیاتر سەرکەوتوو بن دەستان خۆش بێت خێر بن